باشی ئێتۆڕ کۆمەڵاتیەکان بەکاربێنێت و ڕێزی یەکتر بگیرینەوە بە ناوی خەڵکی ترەوە قسە نەکەین و ئەخلاق ڕەوشت و بەرزی بنوێنین. بەڕاستی زۆربەی خەڵک هەیە ئێستا بە ناوی یەکترەوە لە فەیسبووک و لە تۆڕە کۆمەڵاتیەکان قسەکەن یەکتر لەگەدارەکەن، بۆیە پێویستە ئەم شتانە ڕابگیرێت و ئێمە دەبێ ڕێز لە یەکتر بگرین. ئەگەر هات و گەنجانی ئێستا گرنگی پێدرا باوەڕ بکەیت هەندێک کەسمان هەیە داهێنەرن وەکی ئێستا من لە بەشی ئایتیما لە زانکۆ بەڕاستی هەندێک کەسمان هەیە یعنی هەندێک شتیان دروست کردی ئەگەر هات و کوردستان گرنگیان پێدا باوەڕ بکە شتێکی خەیاڵی دروست دەبێت. داوا حکوومەتی هەرێم دەکەین کە کارەبا زۆر باشتر بکات و داوا لە هاوڵاتیانش دەکەین کە چاوێک پێدا بخشێنەوە ئەو شتەی زیادە کە پێویست نییە ئەوانش ڕێچاوی قانون بکەن بۆ ئەوەی ئەو وڵاتە زۆر بەڕێک و پێچی بچێتە پێش. ساكنين بكردستان ماكو اي مشكله، هناك تنظيم بالنسبه للمولدات الاهليه، اكو تنظيم، اكو ناس تتبع الموضوع. بس بالنسبه لبغداد وباقي المحافظات المشكله هي مشكله تنظيم من الحكومه والمولدات. اذا ما انضبطت بيناتهم تبقى المشاكل مستمره.